سڵاوتان لەوێت ڕۆژتان باش ڕۆژتان پڕ لە خێر و خۆشی ڕۆژتان پڕ لە جوانی پڕ لە تەندروستی هیوادارم کە ئێستا بە دیار بەرنامەی ڕۆژ باشەوەن ئەوە وزەیەکی تەواو ئەرێنیتان هەبێت ڕۆژەکەتان بە جوانی دەست پێکرد بێت ئێمەش ئەوەندەی دیکە بۆ ئێوە جوانی بکەین بۆ بڕگە بابەتانی کە بۆتانمان ئامادەکردووە کە پڕە لە زانیاری بەسوود و ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان سەبارەت ئەبێت بەو هەڵمەتەی کا بۆ خەوتنی منداڵان بوو کە هەڵمەتێک ڕاگەیاندرا بوو کە منداڵەکانتان زوو بخەوێنن بۆیە ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەو هەڵمەتە کاتژمێر 12 کۆتایی پێدێت ئەمەش سەبارەت بە هەڵمەتەکە کە چ کارێکی کرد لەو ماوەی کە هەڵمەتەکەی تا ڕاگەیاندرا بوو بە ئەنجامێک گەیشتن ئەوە میوانداری کەسێک دەکەین کە لەگەڵ هەڵمەتەکە یاخود لە ناو هەڵمەتەکە یاخود با بڵین کاری سەرپەرشتی هەڵمەتەکەی کردووە بۆیە تەوەری بەرنامەکەمان ئەمڕۆ تەوەرێکی تایبەتە بۆ ئەوانەی کە لەگەڵ هەڵمەتەکە بەشدار بوون و دایک و باوکانی کە منداڵەکانیان لە ماوەیە بۆ ڕاهێنا باش ئەمە تەوەری بەرنامەکەمان بەرگەو بابەتەکانی دیکەش بێگومان ئەو بەرگەو بابەتانن کە سوودێکی تەواوی بۆ ئێوە هەیە چونکە تیمی ڕۆژباشی کوردستان 24 هەمیشە لە کاردایە بۆی کە سوود بە ئێوە بگێنێت لەو ماوەیە کە کاتژمێرێکە لەگەڵ ئێوەی لە سەرەتاشەوە بە کۆمەڵێک لە ئەو هەواڵانی کە گرنگن لە ڕووی هەواڵە سیاسەکانەوە بە کورتێک لە هەواڵە سیاسەکان وەکو هەموو ڕۆژێک دەست پێکەم جا لەگەڵم بن هەواڵە سیاسەکانتان با پێشکەشکەم دواتر وردە بچینە ناو بەرگەو بابەتەکانی دیکە. باڵێزی ئەمریکا لە عێراق ئاشکرای دەکات 31 کانونی یەکەمی ئەم ساڵ دوا سەربازی شەڕکەریان لە عێراق دەچێتە دەرەوە لەبارەی پەکەکەش ڕایگەیان پەکەکە لەگەڵ میلیشیا شیعەکان هەماهەنگی هەیە و ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگان ماتیۆ تولەر باڵێزی ئەمریکا لە عێراق دڵنیایی دەداتە کە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ئەم ساڵ لە عێراق بەڕێوە دەچن دەشڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژبوون و دەستێوەردانەکانی وڵاتان زۆر گرنگە حکوومەتێکی بەهێز لە هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی بەهێز لە بەغدا هەبێت. سەرۆکی شارەوانی کەربەلا تیرۆر کرا بەم هۆیشەوە پارێزگاری کەربەلا سێ ڕۆژی ماتەمینی ڕاگەیاند لە ڕاگەیاندراوێکی پارێزگای کەربەلا کوژرانی عەبیر ئەلخەفاجی سەرۆکی شارەوانی کەربەلای پشتڕاست کردەوە دەڵێت لە کاتی بەسەرکردنەوەی چەند شوێنێک کە زیادەڕەویان تێدا کراوە چەکدارێک تەقەی لە سەرۆکی شارەوانی کردەوە بە سێ گول لە برینداری کردووە دوای گەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستاوە دەشڵێت چەند کاتژمێرێک دوای ڕووداوە کە بکوژی سەرۆکی شارەوانی دەستگیر کراوە. چل پەنابەری عراقی لە بیلاڕووسەوە گەیەندرانەوە یاخود گەڕێندرانەوە بەغدا وەزارەتی دەرەوەی عراق ئاشکرای کردووە کە 240 پەنابەری عراقی با فڕۆکەیەکی تایبەت لە شاری مینسکی پایتەختی بیلاڕووسەوە ڕەوانەی بەغدا کراونەتەوە لا نێوانیشاندا تەرمی ئەو پەنابەرە عێراقیەشی تێدایە کە چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر سنووری لیتوانیا و بیلاڕووس کوژرا بوو هاوکات سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و گابریۆلۆس وەزیری دەرەوەی لیتوانیا با تەلەفۆن دۆخی کۆچبەرانیان چاوتر کرد. حاکمی نیویۆرک بەهۆی گێچەڵی سێکسی بەرامبەر 11 ئەفرەت دەستی لە کار کێشایەوە. ئاندرۆ کۆمۆ حاکمی ویلایەتی نیویۆرک لە ئەمریکا دوای ئەوەی کە لە لێکۆڵینەوەکان دەرکەوت گێچەڵی سێکسی بە 11 ئافرەت کردووە بە بێویستی خۆیان ماچی کردوون و لەبارەی شێوازەکانی سێکسەوە قسەی لەگەڵکردوون لە ڤیدۆیەکدا دەستەکە کێشانەوەی خۆی لە پۆستەکەی ڕاگەاند بە گوێرەی ڕاپرسیەکە لە هەر 10 کەس لە نیویۆرک 7 کەسیان لەگەڵ دەستەکە کێشانەوەی کۆمۆ بوونە کە لە ساڵی 2011ەوە وەک حاکمی ویلایەتی نیویۆرک کار دەکات. و هەواڵێکی وەرزشیش کە پاریس سان جێرمان بە فەرمی گواستنەوەی لیۆنێل مێسی بۆ ڕیزەکانی ڕاگەیاند و ئەم ڕۆژ بە میدیاکان دەناسێت یانەی پاریس سان جێرمان لە ماڵپەڕی فەرمی خۆی بڵاوی کردوتەوە میسی بۆ ماوەی 2 ساڵ گرێبەستی لەگەڵ یانەکەیان واژۆ کرد و بە گوێرەی بەندێکی گرێبەستەکەش لیۆ دەتوارێت ساڵێکی دیکە گرێبەستەکەی درێژ بکاتەوە میسی لە لێدوانێکی بۆ ماڵپەڕی فەرمیانەکە دەڵێت تا مەزرۆم بۆ دەستپێکردن بە قۆناغێکی نوێی کاروانی وەرزشیم لە پاریس سان جێرمان بۆ شارەزای توانایی یاریزانەکان و دەستەی ڕاهێنەرانی یانەکەم
بڕیاریشە ئەمڕۆ پاریس سان ژەرمان هیسی بە میدیاکان بناسێنێت. کورتەیەکم لە هاوڵەکان پێشکەشکردن لەگەڵم بن بچینە تۆرەکانی دیکە. سەرەتا بە بابەتێک دەست پێ ئەەکەم کە کەسێکی ڕۆژنامەنووسە. ئەوانەی کە خولیای ڕۆژنامەنووسی ئەبن و ئەوانەی کە دەچنە ناوی کار ڕۆژنامەنووسەوە دەتوانم بڵێم جۆرێک ڕاهاتن یاخود جۆرێک ئاڵوودەبوونی پێواگرن کە ئەوەی کار ڕۆژنامەنووسی کرد بێت ناتوانێت ئەگەر وازیشی لێ بنێت هەر جۆرێک بوو بێت لە لاپەڕی فەرمی خۆشیەوە بوو بێت ئەوە لەوێ پۆستێک کارەکات بکو ڕۆژنامەنووسێک. بەڵام هەندێکی دیکەشان مەرج نییە لەگەڵ کاری ڕۆژنامەنووسی کاری دیکەشەکەن بۆ بەڕێوەبردننی زیاتری بژێوی ژیانیان. جا باسی ڕۆژنامەنووسێکەکەم لە سلێمانی. ئەمەیان ڕۆژنامەنووسێکە کە دوای چەند ساڵ کارکردن لە کاری ڕۆژنامەوانی بڕیاری داوە چایخانێکی تایبەت بە نانی بەیانی بکاتەوە. کەەوە شێخ عەبدوڵڵا دەڵێ هەموو کارکردنێک هونەرە واتوانی داهێنانشی تا بکەیت. بۆیە لەم کارەی ئێستایی بە شێوەیەکی جیاواز خواردنێکی تایبەت بە چایخانەکەی دروست کردووە ناوی ناوە پاروی میر. هەموو بەیانیەک بە شینە ئۆپڵەکەیەوە دێتە سەر ڕێگای سلێمانی هەڵەبجە بۆ ئامادەکردنی خوانێکی تایبەتی بەیانیان بۆ کڕیارانی. کاوا شێخ عەبدوڵڵا لە ڕۆژنامەوانیەوە بۆ چاخانەیەکی جیاوازی نانی بەیانی. دوای زیاتر لە 15 ساڵ ڕۆژنامەوانی ئێستا دەڵێت هەموو کارێک بە خۆشەویستیەوە کە کرا دەتوانرێت داهێنانی تێدا بکرێت و بەرەو پێش ببرێت و جیاواز بێت. هەستم کرد میدیا وەزیفە سەرەکیەکەی دەستداوە، یعنی گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە. لە کوردستان ئەم گۆڕانکاریە بە دیوێکی خراپیشە بۆ یانی پێشی ڕۆژنامەنووسیەکەم وەکو پیشە گۆڕیوە بە پیشەی خواردنی بەیانیان، وەکو پیشە لێرە ئەم دوکانم داناوە. هۆکاری ئەوشی کە ئەوم هەڵبژاردووە بۆ نانی بەیانی هەستەکەم ئێستا تۆزێک بایەخدان بە خواردن و بە تایبەت بە نانی بەیانیان لە کوردستان ڕۆناقی پەیا کردووە. بۆی پێم باش بوو لەم شوێنەیە کە ئەکەوێتی سەر ڕێگەی نێوان هەورامان سلێمانی هەڵەبجە سلێمانی سەی سایق شارە زۆر پێنجێ سلێمانی بۆی شوێنەکەم پێ گرنگ بوو ئێرم هەڵبژارد کە دوکانێکی ئاوا تایبەت بە نانی بەیانی دابن. دوکان هەیە یعنی بۆ شوێنی نانی بەیانی هەیە بەڵام بەم تایبەتمەندی و بەم دیکۆرات و ئەوانەوە نییە. بۆی تۆزێک بایەخ ماوە بە هەم شوێنەکەش هەم بە جۆری خواردنەکەیش زیاترە لەوەی کە لە شوێنەکان. لە کارە نوێیەکەی دەیەوێت تەنها نان خواردنەکە تێر خواردن نەبێت، بەڵکو دەیەوێت وەک فەرهەنگ بایەخ بە پێکاتە خۆراکیەکانی خواردنەکە بدرێت وەک ئەوەی ئێستا دەیکات. هەروەها دەیەوێت بایەخدان بە ڕازانەوەی خواردنیش بکرێت بە کەلتور. ئەو ئێستا خواردنێکی تایبەتی بە خۆی دروست کردووە بۆ چاخانەکەی ناوی ناوە پاروی میر کە تەنها لەم جێگایە هەیە و تا ئێستا کەسی دیکە دروستی نەکردووە. لە کوردەواریە هەر ئەو ماس و پەنیر و قەیماق و ئانن من هەوڵدا تۆزێک تایبەتمەندی خۆمی پێوە دیار بێ، ئەنی کەسێک میوانێکی تایبەت کە هات یەک داوای خواردنێکی تایبەتی کرد فعلەن هەر ئەوانە نەبێت کە هەن. بۆیە دوای چەند جار تاقیکردنەوە هەر بە خواردنی کوردەواریانە ئەوەیەکم دروست کرد ناو پاروی میر. هەر پێکاتەکانی لە سیرێژە کە لە هەنە شوێن دۆوشکەی پێڵێن سیرێژە کاکڵە گوێزە ڕۆنی خۆمانەیە لەگەڵ هەندێک ڕێشکە و مرەبایە، یعنی تایبەتمەندیەکە ئەمە نەبڵێن داهێنان
جیاوازیان خواردنەکان هەر هەن بەس جۆری دروستکردنەکەی پێکهاتەکەی هەڵم داوە کە ڕەچاوی سرمادە خۆراکیەکانیشی بکەین هەر ئەوە نەبێت کە ئەم خواردنانە تێکەڵەکەین جۆری تەرتیباتەکەی بێک ڕێخستنەکەی لەگەڵ پێکهاتە خۆراکیەکانیشی تایبەتمەندی هەبێ بە نانی بەیانی. پلانی هەیە کارەکەی گەورەتر بکات و خواردنی جیاوازتر پێشکەش بکات چونکە ئامانجەکەی تەنها سەرمایە پەیاکردن نییە بەڵکو خزمەتکردنیشە. ناوە ناوە ئێستاش ئارەزووی کاری میدیایی دەکات. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. باشە گەڕامەوە وڵاتان لە دوایەوە بابەتە بۆ هیوای هەر کەسێک خەونێکی هەیە لە هەر کارێکە بڕوا بکەن تەنها ناونیشانی خەونەکەتان بزانن ئیتر بەڕێ بکەون. ناونیشانەکە گرنگە کە بیزانی خەونەکە چییە جاداتر خۆت ڕێگەکە پیا ئەکەیت. ئەمە بۆ کەسانی کە خەونی هەر کارێکیان هەیە لە بچووکترین کار تا گەورەترین کارەکان بەستەنیا پێویستی بە هەوڵە پێویستیشی بەوەیە کە تۆ گرنگی بە ئامانجەکەت بدەیت. جا بابێمە سەر ئەو بابەتەی کە ئەمڕۆ تەوەری بەرنمەکەمانە بەڵام پێش ئەوە کۆمەڵێک زانیاریتان پێەیە چۆن بتوانین متمانە بۆ منداڵەکانمان دروست بکەین. بێگومان یەکێک لەو هۆکارانەی کە ئەم هەڵمەتە ڕاگەیەنراوە بۆەوەی کە منداڵ گەشەی تەواو بکات مرۆڤ کە گەشەی تەواوی خۆی ئەکات لە هەموو کارەکانی دیکەی سەرکەوتووە بێت هەر لەوەی کە بە ئامانجەکانی بگات یاخود هەر لەوەی کە لەشێکی تەندروستی هەبێت و بتوانێت دو کارانی کە ئەوێت ئەنجام بدات. بەم شێوەیە باسی ئەو خاڵانە ئەەکەم کە چۆن متمانە بۆ منداڵەکە دروستەکەی بۆی کە کەسێکی سەرکەوتوو بێت. بەم شێوەیە لە کاتی ڕۆیشتن دەستی منداڵەکەت بە دوای خۆتدا ڕامێکێشە. زۆر جاربینیمانە لە بازار و لە مۆڵ و لە شوێنەکان دایک ئەڕوات و منداڵەکەی بە دوای خۆیدا ڕادەکێشێت بەبێ کە گرنگی بدات ئەو منداڵە هەنگاوەکانی لەگەڵ دایکەکە سەریع بێت خاوە بێتەوە یان چۆن. لە دوکان و بازار هەندێک جار ڕێگە بە منداڵەکەت بدا کە خۆی پارە بدات. با هەست بکات کە کەسایەتیەکە لەگەڵ تۆە هاتوتە دەرەوە با بزانێت کە بۆ خۆی ئەرزشێکی هەیە. لە نووسینی لیستی پێداویستەکانی ناوماڵ و خۆراک ڕاوێژ لەگەڵ منداڵەکەت بکە. بۆ نمونە تۆ مانگانە خۆراکە کڕی پرسیار بکە بڵێ پێداویستەکانی تۆ ئەم مانگە چییە لە مانگەی تر چی و چیت ماوەتەوە ئێستا حەزەکەی شتی تری بۆ زیاد بکەین. هەرگیز لە شوێنی گشتی قسە بە منداڵەکانتان مەبڕن شەرم مەکەن لەوەی کە منداڵەکانتان ئەگەر ڕەفتارێکی هەبوو بێڵن با گریانی خۆی قسەی خۆی پێکەنینی خۆی هەرچێکی هەیە با بیکات ڕێگریان لێ مەکەن. لە کاتی بازاڕیکردن پێداویستەکانی منداڵەکەت بکەرە کیسەیەکی جیاوە هەر بە دوکاندارەکەش بڵێ بیدەرە دەستی خۆی با بزانێت ئەمانە هینی خۆیەتی. ئەگەر لە کاتی بازاڕیکردن مناڵەکەت لەگەڵان نەبوو وێنەکانی پیشان بدە. ئێستا تەکنەلۆژیا زۆر ئاسانە لە ماڵەوە خۆمانە زای هەموو مناڵێک ئامریکی زیرەکی پێیە دایکان و باوکانیش موبایلیان پێ وێنەی بگرێ بڵێ ئەم شتم بینیوە بۆچی بکڕم بۆچی بێنم. بەم شێوە منداڵەکە فێری ئەوەکەیت ئەو شتانی کە پێداویستی ئەو منداڵەیە بیەوێت و زیادەڕۆیی نەکان لە شتەکانی چون دەزانێت تو هەمیشە بە یادی ئەویت و دەزانی کە چ شتێکی پێویستە و شتێکی ناپێویستە. ئەمانە هەمووی وا ئەکات کە هەر لە منداڵیەوە ئەوەندە منداڵەکەت کەسێک دەربچێت کە متمانێکی تەواوی بەخۆی هەیە و ئەم هەنگاوانە چەند وردن بەڵام کاریگەریەکی زۆریان هەیە. دەچمە سەر تەوەری بەرنامەکەمان بۆ ئەوەی کە زیاتر لەسەر تەوەرەکەمان قسە بکەم کە ئەمڕۆ هەڵمەتی منداڵەکانتان زوو بخەوێنن کۆتایی پێدێت. میوانەکە دکتۆر محەممەد حەسەن پسپۆری نەخۆشەکانی منداڵان و سەرپەرشتیاری هەڵمەتی منداڵەکانتان زوو بخەوێنن. بەخێراتی دکتۆر بەیانی باش ڕۆژێکی پڕزت بۆ خوازم. بێگومان لە کاتی ئەم هەڵمەتە ڕۆژەکان هەمووی پڕ لە چالاکی و پڕ لە وزە بوو. پێش هەموو شتێک با بزانم وەکو چەند لاف پلەی باگێ بکەینەوە ئەم هەڵمەتە لە ئەنجامی چی ئەنجامدرا بۆچی ئەنجامدرا لە کۆ بۆشایی هەبوو بەچی ئازانیتان کە پێویستە ئەم هەڵمەتە ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بەیانی تۆ و بەیانی بینەرانی کوردستان 24 باش خۆشحاڵم کە ئەمڕۆ دەگەینە کۆتایی هەڵمەتەکە کە بێگومان پەیامەکانی هەڵمەتەکە پێویستەکە هەر بەردەوام بێت. من وەکو پزیشکێک لە سنتەرێک داوام دەکەم کە تایبەتە بە گەشەی منداڵان و بە تایبەتی چاودێریکردنی باڵا لە شاری هەولێر بەڕاستی بۆم دەرکەوت یاخود گەیشتمە ئەنجامێک کە ئێستا درەنگ خەوتن بۆتە دیاردەیەکی باو و زۆربەی زۆری منداڵ دەکرێت بڵم
ڕێژێژی زۆر شەوان دەمێنەوە و دادنیشن بە دیار هەر شتێکەوە بێت دایکان و باوکانیش خۆیان بەڕاستی هاوبەشیانن و یارمەتی دەریانن بۆ ئەوەی کەوا منداڵەکانیان درەنگ بخەون وەکو ڕێگە خۆشکەرێک لەبەرەوە هەستکردن بە ڕێژەی زۆری درەنگخەوتن وای لێکردم بەڕاستی یاخود وەکو پاڵنەرێک کە ئەو هەڵمەتە ڕابگەێنم بۆ ئەوەی کە خەڵک و شیار بێتەوە ئەوانەی کە ئاگادار نین ئاگادار بکرێنەوە ئەوانەی کە دەزانن و بەڵام گوێ پێ نادەن هەست بە مەترسیەکانی بکەن و ئەوانەشی کە نایانەوێت بەڵکو ئەوانیش پێداچونەوەیەک بکەن و واز لەو دیاردەیە بێنین بەڕاستی بە شێوەیەکی گشتی بینە سەر ڕێڕەوی پێویست و زانستی بۆ ئەوەی کەوا منداڵەکانمان سوود ببینن و نەوەی دوا ڕۆژمان نەکەوێتە بەر نەشتەری درەنگخەوتن و مەترسیەکانی درەنگخەوتن. زۆر باشە. دکتۆر یەکەم جار کە دەستان پێکرد باستان لەوە کرد کە لە زۆر لە میدیاکان و هەر لە لای خۆشمان لێرە باستان کرد کە 3 هەفتە ئەم هەڵمەتە بەردەوامە بێت بەڵام پێتان نایە 4م هەفتە و ئەمڕۆ کاتژمێر 12 لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەڵمەتەکە کۆتایی پێدێت بێگومان باسیەوە نەکەم کە دوایتر چی ئەبێت و پەیامەکە بەردەوامە بێیانە بەس باسی ئەمڕۆکەم بۆچی یەکەم جاوتان 3 هەفتە دواتر کردتانە 4 هەفتە پێویستی ئەکرد یاخود پرۆگرامەکە بەوەندە تەواو نابوو؟ بەڵێ ڕاستی دەکرێت بڵم زیاتریش پێویستە چونکە ئەوە بەڕای من بەڕاستی بڕای زۆرێک لە هاوڕێیانم و ئەوانەی کە بەشدار بوون لەگەڵم وەکو پرۆگرامێکێک وەک بەرنمەیەک پێویستە کە بەردەوام ئاگاداری بدرێ بە ئەوانەی کە منداڵەکانیان درەنگ دەخەوێت یاخود بە کۆمەلگا و بە خێزانەکان بەڵام ئێمە کە 3 هەفتەمان ڕاگەیان بەڕاستی وا هەستمان کرد کە لەوانەیە ئەو 3 هەفتەیە بتوانین بابەتەکە تا ڕادەیەک بگەینە کۆمەلگا و خێزانەکان ئاگادارکەینەوە بەڵام بەهۆی جەژنی پیرۆزی قوربانەوە دیسان بەداخەوە دێڵم بەهۆی گەڕانەوەی کۆرۆنا یاخود ڕێژەی بەرزبوونەوەی توشبووانی کۆرۆنا چالاکیەکانمان دەکرێت بڵم ڕێژەیەکی زۆریان وەستا من بەنیاز بووم بەڕاستی لە سەرتاسەری عێراق چالاکی ڕاستەوخۆ ئەنجام بدەم هەروەکە لە زۆربەی شار و شارچکەکانی کوردستان بە تایبەتی هەولێر و سلێمانی کۆمەڵی کارمان ئەنجامدا بەڵام بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی نەمانتوانی ئەو چالاکیانە ئەنجام دەین و ماوەیەک چاوەڕێم کرد چەند ڕۆژێک بەڵکو بوار بگەڕێتەوە تەنانەت هەر هیچ نەبێ دهۆک و کەرکووک تەواو بکەین لە پەیوەندیدا بەڕاستی لە هاوڕێیانم لە کەرکووک لە دهۆک لە شارەکانی تری عێراق باشوور و ناوەڕاست بەڵام بەداخەوە ڕێژەی زیادبوونەوەی لێشاوی کۆرۆنا وای کرد کە نەتوانین پەیامەکە زیاتر بگەێنین بە هەموو خەڵک بە شێوەیەکی ڕاستەوخۆ واتە ڕوبەڕوو هەر لەبەرەوە بڕیارمدا کە ماوەیەک درێژی بکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین چالاکیەکانمان بە شێوازی تر ئەنجام بدەین و پەیامەکە بە شێوازی تر و جۆری تر بگەین بە کۆمەلگا لامان کەدا بەڵکو زیاتر سوود بگەێنین و ڕێگای تر چی هەیە بیرۆڕای زیاتر وەربگرین تاوەکو پەیامەکە زیاتر بگاتە کۆمەلگا و خەڵک. زۆر باشە. دکتۆر محەممەد بۆچی زوو بخەون بۆ هەڵمەتەکە بۆ زوو خەوتن بوو هەڵمەتێکی دیکە نەبوو زوو خەوتن چی گرنگێکی هەیە؟ بەڵێ ئێمە کەسیر بکەین لە وڵاتی پێشکەوتوەکان بۆ نمونە بە نمونە وڵاتی بەریتانیا یان وڵاتی ئەڵمانیا وەربگرین تازە کەسێک نەخۆشەکە بوو لە وڵاتی ئەڵمانیاوە کە هات بۆ سەردانی کلینیکەکەی کردم من پرسیاری ئەوم لێ کرد منداڵەکان کاتژمێر چەند دەخەون لە ئەڵمانیا لە یەکێک لە شارەکان بوو گوتی دکتۆر لەوێ هیچ بوار نییە بە ئارەزوی خۆت بتەوێ منداڵ چەند بخەوێت پێویستە منداڵ کاتژمێر 8:30 بچێتە سەر جێگا ئەوە هەر یاسایەکە دانراوە ئەو منداڵانەی کە لە دەرەوە بن بۆ نمونە لە کاتژمێر 9 یان ئەگەر هەز بکرێت کە نەخەوتون ئاگادار دەکرێنەوە بۆچی زوو خەوتن بەڵێ بەڕاستی ئەو گرنگیانەی یاخود ئەو پێویستیانەی کە لە زوو خەوتندا هەیە ئێجگار زۆرە وا دەکرێت بڵێم پێویستیەکی تەواوە هیچ بوار نییە کە منداڵ دوا بکەوێت لەبەرچی لەبەرەوەی ئەو هۆرمۆنانەی کە پێویستە بۆ گەشەکردن کە هۆرمۆنی گەشەی پێدەڵێن ئەو هۆرمۆنانەی کە پێویستە بۆ خەوتنی منداڵ ئەو هۆرمۆنانی پێویستەکە بۆ دڵخۆشکردنی منداڵ واتە هەموو چالاکیەکانی لەش هەموو جەستا گەشەکردن بەرگری هەموو جۆرە شتەکان لە ڕێگەی ئەو هۆرمۆنانە دەکرێت بڵێن ڕێک دەخرێت ئەو هۆرمۆنانە
کاتێک کە منداڵ نووس بێ لە کاتژمێر 9 تاوەکو 12 یاخود یەکی شەو چالاکن کاری خۆیان بە تەواوی ئەنجام دەدەن و هەموو پێویستیەکانی ناو لەش جێبەجێ دەکەن ئەگەر منداڵ نووس بێت بەڵام ئەگەر منداڵێک لە کاتژمێر بۆ نمونە 8 یاخود 9 نەخەوت بێت تاوەکو دەگاتە کاتژمێرەکانی 12 شەو ئەو بەڕاستی سوود لەو هۆرمۆنانە نابینێت ئەو هۆرمۆن و مادانەی کە ئاوها دەردەدرێن یان دەرنادرێن یان چالاکیان زۆر کەمە یان ناتوان کارەکانی ئەنجام بدەن لەبەر ئەوە پێویستە منداڵ بۆ ئەوەی کەوا سوود لەو هۆرمۆنانە ببینێت زوو بخەوێت سوودەکانی ئەو هۆرمۆنانە یاخود ئەو مادانەی کە لە مێشکەوە دەردەدرێن چییە؟ یەکەمیان ئەوەیە کە گەشەی منداڵ بە شێوەیەکی تەواو دەواتە پێشە بە تایبەتی باڵا بەڕاستی ئەوەی کە بیەوە باڵای بەرز بێت مەرج نییە 100% هەموو کەسوا بێ بەس یەک لە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونی باڵا بریتە لە زوو خەوتنی منداڵ لەبەرەوەی هۆرمۆنی گەشە ڕاستە خۆ لەو کاتەوە ئیش دەکات و چالاکە دووەم بەرگری لەش زۆر بەهێز دەکات وا دەکات منداڵ پارێزراو بێت لە نەخۆشیەکانی توشبوون بۆنە بە هەڵامات بە کۆمەڵێک نەخۆشی ئەو نەخۆشیانی کە ئەگوازرێن بەڵێ هەر نەخۆشیێک لە ڕێی بەرگریەوە دژاتی دەکرێت کاتێکە بەرگری ئەو منداڵە بەهێز بێت کە بێگومان لە ڕێگەی زوو خەوتنەوە ئەو بەرگریە بەهێز دەبێت منداڵەکە پارێزراو دەبێت تەندروستی چاو کە پزیشکانی چاو ئاماژەی پێ دەکەن باشترین یارمەتی دەر بۆ ئەوەی چاو پارێزراو بێت تەندروستیی باشیە بێت بەهێز بێت و تووشی کێشە و گرفت نەبێت ئەوەی کە منداڵ زوو بخەوێت توشبوون بە نەخۆشیەکان بۆ نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی خوێن کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر لە منداڵان تۆمار دەکرێت لە ڕێگەی زوو خەوتنەوە دەکرێت پارێزگاری لێ بکرێت توشبوون بە نەخۆشیەکانی دوا ڕۆژ بۆ نمونە نەخۆش شەکرە بەرزی فشاری خوێن توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە دوا ڕۆژە لە تەمەنەکانی کۆتایی تەمەندا بۆ لە تەمەنی 40 ساڵی 50 ساڵی لە ڕێگەی زوو خەوتنی تەمەنی منداڵیەوە پارێزگاری لێ دەکرێت هەڵچوون تووڕەبوون بە جوێنەکردنی دایک و باوک کێشە و گرفتی منداڵی دەرکەوتنی هەندێک لە نیشانەکانی هاوشێوەی ئۆتیزم هاوشێوەی ئەو منداڵانی کە جوڵیان زۆرە لە ڕێگەی زوو خەوتنەوە منداڵ دەپارێزێت کۆمەڵێک سوودی ئێجگار زۆر بەڕاستی لە زوو خەوتنی منداڵەوە هەیە کە ئەوە وا دەکات منداڵەکە پێویست کا لەسەر ئێمە لەو کۆمەڵگەیەدا کە هەڵمەتی هاوشێوەی ئەو هەڵمەتە و چەندان ڕێگای تر بگرینە بەر کە بڵین تکایە خێزانەکان دایکان و باوکان منداڵەکان تا زوو بخەوێنن تکایە باشە دکتۆر کەواتەوە بێسە لە چکێنراوێکی قسەکانی تۆ وەربگرم ئەم هەڵمەتە زیاترە بێکاری لەسەر دایکان و باوکان کردبێت چونکە دایکان و باوکان ڕەنگە بۆ بێدەنکردنی مناڵەکانیان بۆی کە کاتێکی زیاتر بێت دایکەکە منداڵەکە مەشغوڵی نەکات بە زۆرشتەوەی یەک ئایپاد مۆبایلێکی ئەداتێ کە بیگرە بە دەستەوە منداڵەکەش مەشغوڵە بێت ناخەوێت دایکەکەش تر خەریکە شتا بێت کە خۆی ئەوێت تر بۆ نمونە سەیکردنی فیلمێکە کارێکە میوانیەکە حاڵەتێک یعنی ئێوە لەم هەڵمەتە منداڵەکان ڕەنگە بڵێن ئەو هۆش و هەستە زۆر تەواویان نییە کە بزانێت چەندە سوودی هەیە هەڵمەتەکە کارتان لەسەر دایک و باوکان کرد زیاتر بەڵێ ئێمە بەڕاستی پەیامی ڕاستە و خۆمان ئاراستەی دایکان و باوکان و بەتایبەتیش دایکان بەڕاستی دەمانەوێت بە دایکان بڵین تکایە بەهۆی ئیشکاری خۆتانەوە تکایە بەهۆی هەندێک کاری لەگەڵ ڕێزمدا ناپێویست منداڵەکانتان فرامۆش مەکەن بەڕاستی پێدانی ئامێرێکی ئەلکترۆنی بە منداڵێکی تەمەنی 5 ساڵ یاخود 4 ساڵ یان هەر تەمەنێک بێ بۆ ئەوی کە ئیشێکی ناپێویست یاخود سیرکردنی مۆبایلە سیرکردنی تەلەڤیزیۆنە یان هەر کارێکی ترەکە دایکەکەیان باوکەکە ئەنجامی دەدات دەکرێت بە کارەسات و تاوان ئەنجام بدرێت چونکە ئەو منداڵە بەڕاستی ڕادەستکراوی خوایە لە بەردەستی دایک و باوک پێویستە ئەوەی کە منداڵ دەیەوێت ئەوەی کە دەبێ بۆ منداڵ بکرێت دایک و باوک ئاگاداری بێت فەرامۆشی نەکات بەڕاستی زۆر جار من دایک هەیە دەیناسم لەگەڵ ڕێزدا کاتژمێر 11 نیوەڕۆ هەڵەسێ بەڵام بۆ ئەوی کە منداڵەکەشی کاتژمێر 11 نیوەڕۆ هەسێ لە خەو ڕێگە دەگرێت لەوەی منداڵەکەی زوو بخەوێت ئەگەر منداڵەکەش بیخەوێت بەڕاستی ئەوە کارەساتە ئەوە بەڕاستی بە تاوان لێک دەدرێتەوە بەداخەوە نابێ بە هیچ شێوەیەک ئێمە منداڵ بخەینە قەڵبێکەوە یاخود بیخەینە ناو چەماوەیەکەوە کە حەزی خۆمان لە ئەنجامی خستنە ناوەوەی ئەو منداڵە لەو چەماوەیە جێبەجێ بکەین باشە بەداخەوە بە هیچ شێوازێک بەڕاستی بوار نییە بۆ ئەوی کە ئەو کارە ئەنجام بدرێت کەواتە هەڵمەتەکەتان تا چەندێت توانی ئامانجی خۆی بپێکێت تا چەندێک خەڵک بەدەم هەڵمەتەکەتانەوە هات بە کەناڵەکانی ڕاگەاندنی بەڵێ دەمەوێت یەک خاڵ لێرە باسکەم کە دەڵێن منداڵ درەنگ دەخەوێت
درەنگخەوتنی منداڵواتە ئەگەر منداڵ کاژمێر نۆ بەدواوە بخەوێت ئەو سوودانێک کە باسمان کرد پێچەوانە دەبێتەوە بەڵام یەک خاڵی تر هەیە کە ئاماژەی پێ بدەم لێکۆڵنەوەیەکی سویسری ئەنجام درراوە لە 2017 ئاماژە بۆ دەکات ئەو منداڵانی کە درەنگ دەخەون زۆر جار ئەوم دووبارە کردەوە بەڕاستی چووکە ترسێنەرە ئەو بەشەی مێشکیان کە بەرپرسی ژیری یاخود عقلی منداڵە خانەکانی لە ناو دەچن واتە خوانەکە ئەو منداڵانی کە درەنگ دەخەون ئەگەری هەیە تووشی کێشەی ژیری و هۆش ببنەوە لە دوا ڕۆژدا کە بێ بەپێ دەردەکەوێت بەڵێ بۆ بە پیرەوە هاتنی هەڵمەتەکەمان بەڕاستی من سوپاسی هەموو خەڵکی کوردستان دەکەم سوپاسی ڕاگەیاندنەکان دەکەم سوپاسی وەزارەتەکان دەکەم بە تایبەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی ئەوقاف کە لەگەڵ یەکێتی زانایان بەڕاستی پشتیوانێکی زۆر گەورە بوون یەکێک لە ڕۆژەکانی هەینی بە بابەتێکی تەواو داوایان لە هەموو مامۆستا ئاینیەکانی کوردستان کرد کە ئەو وتاری هەینیە بەشێکیان تایبەت بکەن بە هەڵمەتی هۆشیاری نیشتیمانی منداڵەکانتان زوو بخوێنن کە هەم لە ڕووی ئاینەوە و هەم لە ڕووی زانستەوە بەڕاستی سوودێکی گەورە دەگەێنێت بێگومان هەشتێک لە ڕووی تەندروستیەوە سوودی هەبێت لە ڕووی ئاینیشەوە بێگومان هەیەی لەبەرەوەی ئاین لە سەرچاوەیەکەوە سەرچاوی گرتووە کە دروستکەری مرۆڤە لەبەرەوە ئەو پێویستیانەی یاخود ئەو شتانەی کە بۆ مرۆڤ گرنگە ئەو دەزانێت زانستیش گەیشتۆتە ئەو خاڵە بەڕاستی لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی بکەم وەزارەتی ئەوقافیش بە تایبەتی لەگەڵ یەکێتی زانایان کە یەکێک لە وتارە هەینیەکانیان تایبەت کرد بە زووخەوتنی منداڵان ڕاگەیاندنەکان بەڕاستی بە تایبەتی نەڵێم من ئێستا لە کوردستان 24 دانیشتووم بەس بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو کە کوردستان 24 ڕوودا و کوردستان تیV بێگومانەوە ئەرکا لە پێناو گەشتکردنی منداڵەکانمان و ڕۆڵەکانمان و باشتر ژیانیان بێگومان ئەم نامیلکێش لە دوای هەڵمەتەکەەوە دەرچان کردووە ئەگاتە دەستی خەڵک بەڵام ئەمێ بزانم دوای ئەمە وەکو نامیلکێک وەکو دوای هەڵمەتەکە بەڵام وەکو کار و چالاکی ئێوە لە هەڵمەتەکە بەردەوام ئەبن وەکو کار و چالاکی دیکەنجا بە میکانیزمی دیکە کاری لەسەر بکەن بۆکە هەر خەڵک لە هۆشیارکردنەوەیا بێت بەڵێ ئێمە کە باسکەین ئەو کار و چالاکیانەی ئەنجامماندا چ بوو سیمینار بوو کۆڕبەستن بوو کۆبوونەوە لەگەڵ دایکان و باوکان بوو سەردانی قوتابخانەکان بوو بۆ نمونە جگەلەوە بڵاوکردنەوەی ڕێنمایی و پۆستەر بوو کە نزیکەی زیاتر لە 50,000 دەکرێ بڵێم و بگرە زیاتریش پۆستەر بەسەر هەموو کوردستاندا دابەش کرا و سەردانی کۆمەڵێک لایەن و ئەو ناوەندانە بوو کە خەڵک زۆر لێ کۆ دەبێتەوە بۆ منە زانکۆکان زانکۆی سەلاحەدین کە پێشوازیشی زۆر گەرمیان کرد و داوای ڤیددیۆیان کرد بۆی کە لە هەموو گروپەکانی خۆیان بڵاویکەنەوە داوای پۆستەر و نامیلکیان کرد کۆمەڵێک شتی تریان داوا لێ کردم کە بەڕاستی منیش بە سوپاسەوە پێم گەیاندن زانکۆی هەولێری پزیشکی و هەموو زانکۆیەکان تایبەت و حکومیەکان بەڕاستی و باخچەکان تەنانەت جەماوەر قوتابخانەکان وەزارەتی پەروەردە بەڕاستی دەمەوێت ئەوە بڵێم کە سوپاسی وەزارەتی پەروەردە دەکەم لەبەرەوەی کاتێک کە سەردانم کردن بەڕێز مامۆستا سامان سوێلی ئاماژەی بۆدا کە یەک لە پرۆگرامە هەرە گرنگەکانیان پێش ئەوەی کە من دەست بە هەڵمەتەکە بکەم ئاماژەیان بۆ داوە کە خەو بکەنە شێوازێک یاخود بەرنمەیە کە لە قوتابخانەکان باز بکرێت و بەڕاستی داوای لێ کردم کە دوای هەڵمەتەکە بوون کاتی کردنەوەی قوتابخانەکان بە شێوەی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ توێژەرانی کۆمەڵایەتی قوتابخانەکان یان ئەوانەی کە لە باری دەرەناسی کار دەکەن بەردەوام بم لەگەڵیان و وەکو تیمێک هاوبەش کار بکەین بۆ ئەوەی کە ئەو پەیامە بە جۆرەها شێواز بگەینە دایکان و باوکان. زۆر باشە دکتۆر محەممەد حەسەن ئێمە زۆر سپاس دەکەین ئێمە دوور و نزیک ئاگاداری ئەو هەڵمەتەی ئێوە بووین بۆ هیوایش کە هەر لە ڕێی وەزارەتی پەروەردەشەوە هاوکاریکی تاواتان کرد دەستخۆشیتانەکەم لێ ئەەکەم ئەم بەیانێش کە لەگەڵمان بوون لە کۆتا لە سەرەتا و لە کۆتاشە هەر لەگەڵمان بوون بۆ هیوا هەر بەردەوام بن. دکتۆر محەممەد حەسەن پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان و سەرپەرشتی هەڵمەتی منداڵەکانتان زوو بخێوێنن زۆر سپاسانەکەین کە ئەم بەیانی لەگەڵمان بۆ هیوای کە خەڵکیش بەردەوام بێت لەم هەڵمەتە لەگەڵمان. بەڵێ پێکەوە دەچین بینەری ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانە بین و دەگەڕێم وڵاتە.
پلەکانی گەرماوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوا بووین جام بابەتەشم سەبارەت بەوەیە کە هەرچەندە پلەکانی گەرما بەرزە لە وەرزی گەرمی هاویندای بەڵام باسی خواردنێکتان بۆکەم ئێستا کە هێشتا زووە باس لە خواردنە زستانیەکان بکرێت چونکە پلەکانی گەرما زۆر بەرزە بەڵام ئەم پلە گەرما بەرزە بۆ ئەو جۆرە خواردنانە دەکرێت کە ئامادەکاریانەوێت کە هی زستانن دەبێت لە وەرزی هاوین و لەبەر تیشکێکی خۆری زستانە ئەو پێکاتانە دروست بکرێت لەبەر تیشکی شاقڵی هەتاو ئەو جۆرە خواردانە وشک بکرێتەوە ئامادە بکرێت هەڵ بگیرێت بۆی کە کاتی لێنان خوانی زستانی پێ بڕازێنرێتەوە و ئەو کەرستانی کە پێشوەختە ئامادەکراون لە خواردنەکان بەکارەهێنن بینیمان کە تەماتە وشکەکرێتەوە بۆ نمونە هەندێشتی دیکە هەیە کە وشکەکرێتەوە بیبەرە بۆ ناو تەشریبی زستان ئەمەش ئەو بابەتە ئاگرێتەوە بەڵام ئەمە شتێکی دیکەیە کە باسی هەویرکاریە لە ئاگری باکووری کوردستان ئێستا وەرزی دروستکردنی هەڕشتەیە کە بۆ خوانە زستانەکان بەکاردەهێنرێت دەچینە ئاگری و لەوێ بینەری کاری دروستکردنی هەڕشتە دەبینجا ببینین ئەو خانمانە چۆن هەڕشتە بە هەرەوەزی دروستەکەن. خانمانی ئاگری ساڵانە لە وەرزێکی دیاریکراو کە ئەویش لە هاویناندایە لە ماڵی یەکێک لەو ئافرەتانە کۆ دەبنەوە وەک نەریتێکی ساڵانە دەست دەکەن بە شێلانی هەویر بۆ دروستکردنی هەڕشتە کە پێکاتەیەکی تایبەتە بە خواردنەکان بە تایبەت خواردنە کوردەواریەکان. دروستکردنی هەڕشتە پێویستی بەکارێکی زۆر هەیە بۆیە ئافرەتان بە شێوەی کۆمەڵ کاری دروستکردنەکەی دەکەن. Yiyeceğimiz yöresel eriştemiz. دروستکردنی ئەم هەرشتەیە کارێکی ئاسان نییە ئێمە لە جیاتی ماکەرۆنی لە زستان ئەم هەرشتەیە لە خواردنەکانمان بەکارەهێنین ئەمە خواردنێکی زستانی ئێمەیە بۆ دروستکردنی هەویرەکەی بەیانی زوو هەڵدەستین و دەست دەکەین بە هەویر شێلان هەویری هەڕشتە دەبێت زۆر بشێلدرێت تاوەکو سەخت و تند دەبێت تاماوەی 3 کاتژمێر دادەپۆشرێت کاتێک کە قەبارەکەی خۆی وەرگرت بە ئامێری ڕشتە بڕین دەبڕدرێت لەسەر پەت هاوشێوەی جلوبەرگ دەخرێتە سەر تەناف تاوەکو لەژێر تیشکی خۆر وشک دەبێتەوە لە دوای وشکردنەوەی لە دوا قۆناغ هەڕشتە وشک کراوەکان وەکو نان دەبرژێنرێن و تێکەڵ بە خواردنەکان دەکرێت. پێکهاتەی هەویرەکە تەنیا ئارد و خوێ و خومرەیە لە نەنکم فێری دروستکردنی هەویری هەڕشتە بووم. ئێستا تا ڕادەیەکی بەراورد بە جاران کاری بڕینی هەڕشتە ئاسانترە و لە کۆبوونەوە بۆ دروستکردنی هەڕشتە چێژ وەردەگرم. ئەم ئافرەتانی کە لێرە بە دروستکردنی هەڕشتە کۆبوونەتەوە کارەکەیان لێرە تەواو نابێت بەڵکو هەرم گروپە لە ڕۆژانی دیکە بە پێی ئەو پلانەی کە دایان ناوە ڕۆژانە لە ماڵی یەکێکی دیکە کۆ دەبنەوە تاوەکو هەموو دراوسەکان کاری هەڕشتەکردنەکەیان بۆ زستان تەواو دەکەن. تایبەتمەندیکی دیکەی ئەم کارە هەرەوەزی و کۆبوونەوەی ژنانە کە وەک دەستە خوشکێک کاری یەکدی تەواو دەکەن و یارمەتی دەری یەکتر دەبن. جا ئەوە خواردنی با بڵێن هەندێک تایبەت هەیە کە لە زستانە دروست دەکرێت بە تایبەتی ئەم ڕشتەی تێکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمانە کە پێی دەوترێت ئاشی ڕشتە. ئاشی ڕشتە زۆر بەتام و بەلەزەتەوانی کە خواردویانە دەزانن ئەو ڕشتەیە چۆن تایدا بەکاردەهێنرێت بۆ پێکاتێکی سەرەکی ئەو خواردنێ. جا بابێ مەسەر بابەتێک باسی کوردستانتان بۆ بکەم لەناو ئەم کوردستانە جوانە ناو سروشتی کوردستان هەرچەندە قاڵبیتەوە کنە و پشکنین بکەی ئەوە دەبۆت دەرەکەوێت کە ئەم کوردستانە چەندە خاوەنی مێژوویەکی شارستانیەتە کە مرۆڤ تێیدا ژیاوە. فێدراسیۆنی وەرزشی تورکیا لە ئەنجامی گەڕان و پشکنیندا ئەشکەوتێکیان لە قوڵایی دەریاچەی وانی باکووری کوردستان دۆزیوەتەوە. ئەشکەوتەکە چەندین ژوور دەرگا و پەنجەرەی تیادا دیارەکە لێرە مرۆڤ ژیاوە نزیکەی 3 کیلۆمەتر دەکەوێتە باشووری دەریاچەکەەوە پێشتریش بەلەمێک کە درێژەکەی 23 متر بووە لە ناو دەریاچەی وان دۆزراوەتەوە کە گومانەکرێت هی ڕووسەکان بوو بێت و دەریاچەی وان ئاواسێکی بکەم کە ڕووبەرەکەی 3755 کیلۆمەترە و بە گەورەترین دەریاچە لە تورکیا و باکووری کوردستاندانرێت پێشبینی شەکرێت دەیان کە دەستە و شوێنی مێژووی لە ژێر دەریاچەکەدا هەبن بۆ یەتیمەکان لە گەڕان و پشکنین هەر بەردەوامن. ئەمیش وێنەی ئەو ئەشکەوتەیە کە لە ژێر دەریاچەکەیە.
ڕەنگە ئەو دیمەنانە ئەوەمان بۆ دەرەخات کە ڕەنگە ئەو شوێنە پێشتر نەکەوتۆتە ژێر ئاوە بۆیە پەنجەرە و دەرگای تیادایە چونکە خەڵک تیاژیاوێت چونکە شێوازەکەی لە شێوازی ماڵ ئەچێت. باشە با بەمە سەر بابەتێکی دیکە کە باسی پەپولەکەم. بە پێی ئامارەکان زیاتر لە 430 جۆری جیاوازی پەپولە لە تورکیا و باکووری کوردستان تۆمار کراون، بەڵام 230 جۆریان لە دەوروبەری دەریاچەی وانی باکووری کوردستان ئەژین. ئەوەش سەرنجی گەشتیاران فۆتۆگرافەرانی ڕاکێشاوە بۆ لای خۆی بەردەوام لە گۆشەی جیاوازەوە وێنەیان دەچرکێنن. کەمی ڕێژەی بارانبارینیش کاریگەری خراپی لەسەر ژیانی پەپولەکان هەبووە چونکە دەزانی لە هەر شوێنێ ژینگە سازگار بێت پەپولە هەیە، ئەگەر بەو شێوەیە نەبێت پەپولەکان نامێنن. بۆ هۆیەوە چەندین جۆری دەگمەنی پەپولە لەو پارێزگایە لە ناوچوونە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە. بەپێی ئامارەکان لە کۆی 430 جۆری جیاوازی پەپولەکان لە تورکیا و باکووری کوردستان 230 جۆریان لە دەریاچەی وانی باکووری کوردستانن. ساڵانە ژمارەیەکی زۆری گەشتیار بۆ بینینی دیمەنی فڕین و نیشتنەوەی پەپولەکان لە سەرگوڵ و گوڵزاری ناوچەکە سەردانی دەریاچەی وان دەکەن. هەروەها ڕۆژانە فۆتۆگرافەران لە گۆشەی جیاوازەوە وێنەی پەپولەکان دەچرکێنن. بەشێک لەو پەپولانەش تەنیا لەوان هەن. Kelebek türleri açısından oldukça büyük zenginliğe sahip. پەپولەکانی ئێرە تابەتمەندی ئەوەیان هەیە کە بەشێکیان تەنیا لە پارێزگایوان هەن. ساڵانە گەشتیار و وێنەگرێکی زۆر بۆ بینینی پەپولەکان دێنە دەوروبەری دەریاچەیوان. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا کەسانێکی کەمتر سەردانی ناوچەکەیان کردووە. Bahsettiğim 230 kelebeğin büyük çoğunluğu وشکە ساڵی و کەمی ڕێژەی بارانبارین کاریگەری خراپی کردوتە سەر ژیانی پەپولەکان چونکە بەشی زۆری ئەو گوڵانەی سەرچاوی سەرەکی خۆراکی پەپولەکانن وشک بوون. بۆیە چەند جۆرێک لە پەپولەکان بەرەو لە ناوچوون دەچن. مامۆستایەکی زانکۆ کە دەیان ساڵە چاودێری پەپولە و باڵندەکان دەکات داوا دەکات کێشەی وشکە ساڵی چارەسەر بکرێت. bu kelebeklerden bazıları sadece Van ilinde görülebilmekte. نزیکەی 2 مانگە باران نەباریوە. ئەمەش بۆتە هۆی وشکبوونی زۆر لەو گوڵانەی سەرچاوی ژیانی پەپولەکانن. هەر بۆیە ئەو پەپولانە پێشتر زۆر دەمان بینین ئەم ساڵ بەرچاومان نەکەوتن. هیوادارم کێشەی وشکە ساڵی چارەسەر بێت. Van ilinde yine görülebilen ناوچەی دەریاچەی وان لە باکووری کوردستان بەهۆی بوونی سامانێکی دەوڵەمەندی سەوزایی و کوڵی سروشتی بووە تەلانەی ژمارەیەکی زۆر زیندەوەر کە پەپولەیەکێک لە گرنگترین ئەو زیندەوەرانەیە. بۆیە لە کوی 430 جۆری پەپولە لە تورکیا و باکووری کوردستان 230 جۆریان لە پارێزگای وان دەژین. بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارین و وشکە ساڵیەوە چەند جۆرێکی دەگمەنیان لە ناوچوون. هەر لە باکووری کوردستان ئەمێنمەوە شتێکی زۆر سەرنج ڕاکێشتان بۆ باسەکەم کە لە ناوچەی هاکتا لە سەمسووری باکووری کوردستان کەڵەشێرێک لەسەر چەند هێلکەیەک کورک بووە یاخود کڕ بووە. زۆر سەیرە. خاوەنەکەی دەڵێت لە مناڵیەوە زۆر حەزی لێ بووە یاخود ئارەزوویەوەی کردووە کە پەلەوەر و باڵندا بەخێو بکات. ڕۆژێک پیسدانە مریشکە کڕێت لەگەڵیشانە کەڵەشێری هەیە. و کاتێک کە بینێت کە کەڵەشێرەکە لەسەر ژمارەیەک هێلکە کورک بووە یاخود کڕ کەوتووە. دوای چەند ڕۆژێکی دیکە کاتی هەڵهێنانی ئەو هێلکانەیە. هەرو هاوڵاتیە باس لەوە کات کە ببینی ئەو ڕووداوە تووشی شۆک بووە، زۆر بەلایە سیر بووە لە جاتی مریشکەکان کەڵەشێرەکە لەسەر هێلکەکان. و پرسیاری ئەو ڕووداوی لە کەسە بەتەمەنەکان و بە ساڵەتچوەکانی گوندەکە کردو بزانە شتی وا جاریتر ڕوویاوە شتی وایان بیستووە. ئەوانیش زۆر بەلایەنەوە کارێکی سەر سوڕهێنەر بووە کە لەلایەن ئەو کەڵەشێرەوە ئەنجام درراوە. و باز لەوە شەکات ئەگەر بیزانایە کەڵەشێرەکەی کورکە بێ زیاتر بایەخی پێدا. بەڵام ئێستا نازانێت کەڵەشێرەکە چەند و چۆن ئەتوانێت ئەو هێلکانە هەڵبێنێت. فەرمانگەی پاراستنی ژینگە و سروشتی پارێزگای ئەرزجانی باکووری کوردستان پلانێکی داناوە. لە چوارچێوەی پلانەکە لەبارەی ئاژەڵ و باڵندەکان لە ساڵی 2021 400 کەوی ئازاد کردووە تێکەڵاو بە سروشتی کردووە. جا کورد بە سروشت هەروایە حەزی بە ئازادیە، حەزی بەوەیەکە تەنانەت ئەو ئاژەڵ و باڵندانش کە لە لای کوردانە بن دڵنیا بن کە پاسی بەشێک ناکەم کە ڕاوچین و بە بێویژدانانە لەو بوارەوە هەڵسو کەوتەکان، بەڵام بەشی زۆری کورد ئەگەر سەیر بکەی حەزیان بە ئازادکردنی ئەو پەلەوەر و باڵندانێت چون هەمیشە خۆشیان حەزیان بە ئازادیە.
هەروەها لە مەوجا لەلایەن پۆلیسی ژینگەی پارکی نیشتیمانی ناوچەی پارێزگاکەیان داوایان لێکراوە کە ئەوان ڕێگە نەجەن لەلایەن ڕاوچەکانەوە ئەوە کەوەکان ڕاو بکرێن و هەروەها هۆشداری لەبارەی ڕاوەماسی بە هاوڵاتیان بە تایبەت ڕاوچەکانەتن. ئەوانە دیمەنی ئازادکردنی 400 کەوە کە تێکەڵ بە سروشت کرانەوە دووبارە لەلای ئەو ژینگە پارێزانەوە. بێگومان سروشتی هەموو بەشەکانی کوردستان وەکوتم جوانە، پڕە لە گوڵ و درەخت و ئاژەڵ و باڵندەی دەگمەن و تاکی کوردیش هۆشیارە کە ئەو سروشتە جوانەی خۆی چۆن هەر بەو شێوەیە بهێڵێتەوە بمێنێت و هیچ کات ئێمە باوە بڵێم لێرە هەموو کات ئێمە دەست درێژی بۆ سەر سنوورەکانمان کراوە بۆ ناو شار و بۆ ناو وڵاتەکانمان کراوە بۆیە کورد بە سروشت دووبارە ئێڵێمەوە دەستدرێژی بۆ سەر سروشت و ژینگەی هیچ شتێک و هیچ باڵندە و هیچ ئاژەڵێک ناکات ئەگەریش هەبێت با لێرەوە هۆشیار بین کە دەیکی. ئەمەوێت بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانتان بۆ بخوێنمەوە جا لەگەڵم بن بابزانین چ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە. کە $100 بەرامبەر بە 147,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 173,000 دیناری عێراقیە، 100 پاوند بەرامبەر بە 205,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,100 دیناری عێراقیە، 100 تومەنی ئێرانی بەرامبەر بە 5,710 دیناری عێراقیە و مسقالێک زەری عیار 24 بە 412,000 دیناری عێراقی و مسقالێکی زەری عیار 21 بە 364,000 دیناری عێراقی، مسقالێکیش زەری عیار 18 بە 310,000 دیناری عێراقی. باسی درا و زێڕ و پارە و یۆرۆ و ئەمانە بوو. حەزەکەی دەوڵەمەندبی، حەزەکەی بیبی بە کەسێکی سەرمایەدار، جاوەرە با چەند خاڵێکە پێ بڵێن. ئەمیش ئەمانن کە ئێستا بۆتی دەخەمە ڕوو چا گوێیان لێ بگرە جێبەجێیان بکەن. زۆرینەی مرۆڤەکان ئارزوەکەن ببن بە کەسێکی دەوڵەمەند و سەرمایەدار، حەزێکی هەمومانە. بەڵام ڕەنگە هەنگاوەکان و شێوازی ژیان ڕێگر بن یا لێ نەزانین لە گەیشتن بە خەونەکەمان، چۆن ئاماژەیەک هەن یاخود چەند ئاماژەیەک هەن لە هەر کەسێکە ئەگەر هەبن ناتوانێت ببێتە کەسێکی دەوڵەمەند. ئەگەر ئەم ئاماژانەتەیە ئەوە خۆت دروست کەرەوە دووبارە. زۆر کار دەکەیت بەڵام بە زیرەکانە کار ناکات و یەکێکی دیکە سەرنجت لەسەر پاشەکەوت چڕ کردوتەوە نەک لەسەر زیادکردنی داهاتەکەت و بەدەستکەوتنەکەی ڕازی نیت و هەوڵی زیادکردنی نادەیت. هەر ئەوەنی کە هەتا پێی ڕازیت لەوە زیاترت ناوێت. زۆرمان بیستۆڵە هەرەوە نەبەشیەوە بیخۆیت نان بخۆیت و تێربیت تر بەسە. دەتەوێت ژمارەیەک پێداویستی دەکرێت کە لە توانای تۆدا نییە پارەکەی دابین بکەیت بەڵام زەخت لە خۆتەکەیت و دابینەکە بەڵام پێداویستی ضرورەتی تۆ نییە. پارەکانت بە هەدەرە دەیت و کاریان پێناکەیت بۆ زیادبوونی لایەنی داراییەکەت. دوای خەونی کەسانی دیکە دەکەویت نەک خەونی خۆت چاولێکەری مەکە. ناتەوێت ماندوو بیت و دەتەوێت بە بەردەوام لە پشوودا بیت هەلوو بەوە گەلوو وەک خانەقینی دێڵێت. بەڵام بوون بە کەسێکی ملیاردێر ماندووبوونی هیلاکی ئەوێت بۆی ئەبێت هیلاک بیت و هەلوو هەروانایەتە گەلوو واتە هەڵوژە هەروانایەتە ناو دەم و قورگەوە و تۆ قوتی بی وا بیر دەکەیتەوە دەوڵەمەند بوون شتێکی سەختە و پێی ناگەیت بەڵام وانە. ئەمە بابەتەکانی ئەمڕۆمان بوو بەو هیوایی کە دوا بڕگەی بەرنامەکەمان یا دوا بابەتمان سوودێکی تاڵتان لێ بینی بێت و هەمووتان سەرمایەدار بن، هەمووتان دەوڵەمەند بن، چ لە ڕووی تەندروستی چ لە ڕووی دارایی. زۆر سپاسانەکەم کام بەیانی لەگەڵ مابوون بە هیوای ڕۆژێکی شاد خۆتان لەگەڵ.